کەلتورە ڕۆژی ڕابردوو ژنەرمەندێک بەناوی کاکعتا لە بۆ لە شاری سنەوە هاتبوو هەر لێ لایڤێکمان کردەوە بەم دەنگە ئاشنا بووین کاکە حەسەن من بەڵێنم پیانوتم بە یەکجار و دووجار تەواو نابین هەروەکو هونەرمەندانی تر ئەم ڕۆژجار ئێمە هەر بەرنامەی تەواو نییە چکە بە سیستەمی کامێرە و داخلی بەرنامە نەبووین بەس ئەمانەیە هەر ئەوە بە ڕاستەخۆی لەگەڵیەوە بین گوێبیستی دەنگە خۆشەوی کاکە حەسەن بین کاکە حەسەن ئەم گەنجە خۆشەویستانە جابەجارێک ئەمان لە سۆشیال میدیا دەرەکەون لە بەتایبەتی لە تیکتۆک و لە فەیسبوک و لە ئینستا ئەمانە ئێوە بە دوای دەنگەکانە ئەگەڕێن و ئێوەش بە دوایان ئەگەڕێن چکە مەخۆمان بە دوای ئەم دەنگە جوانانە ئەگەڕێن ڕاستی مامە ئالانجیانەکەم کامیشاوە کارمانە و ئالان لە پشتی دەرکەوتنی زۆر دەمەدەوە بۆ بە کاکە حەسەنیش وت ئێستا دەگەوێت کاکە ئالانجیانەکەین دایما هاوکارمانە و کاکە دیاری باڵەوان ئێستا لەگە کاکە حەسەنە ئێمە یەکەوە جێویستی چەند گۆرانیشی خۆشە بین خۆتان بۆتان دەرەکەوێت ئەم دەنگە شایانی ئەوەی ئێمە باەخی پێ بین کاکە حەسەنجان بەخێر بێت و هیوادارم دڵی و هەوادارانی گەڕێ میدیا خۆش پێ بێتەوە چاوی هەمویان ماچەکە چاوی تۆ ماچکەین بەخێر بێ ئازر
گەڕێمیدا دەمخۆشی بۆ کاکە حەسەنجان من کاک حەسەن من ناسانەی بۆ توێش ئەمەش هەر بەرنامە نییە ئەمەشان هەر دانیشتێک بۆ حەزم کرد گوێی لە بگرین لە نزیکەوە ئێوە بەڵێنیەوەی پێم کە ناو ستۆدیۆی گەڕیانە کام ڕۆڵی ساونەیە لە دەرەوە بارانە بەزێمە لێرە مردی نەبێنە بەڵام هەر بەڵێنێنیمە بەردەوام بین چەند ساڵەوە 5 ساڵە لە گەڕیان بەم حاڵەوە بەرنامەکانمان پێشەکەین ئالان کە لەگەڵاتە ژرۆتی برا ڕۆگەرماکەیە خەمی لێ هاو بار حاڵێمە بە خزمەتی کاکە حەسەنەکەینەوە من چەند ڕۆژێکە پەیوەندی پێوەکەم باش بۆم گۆ خۆی تەشریف پێێنا و عەزێتی هێشا کاک حەسەنجان بەزەمەوەمان پێ بڵێ لەکوێدا نشی لە سلێمانی والله ما مجد هر خلقي استيماني خەڵکی سلێمانیشی نشتجي استيماني مەبەستمەوە ئەگەر ئەو کەسانی کە هونەردۆستن تکایە وازە دەنگی ناخۆش بن نەگەم دەنگە خۆشانە نووس من حەزەکەم ئەم کەسانە بناسنەوەدا بە دوای دەنگی ئەوە ڕستە نابگەڕان باوەڕتانە بێ من ئەو ڕۆژە بەس تەنها بەدەفێکە خۆی ئەزێتی کێشا تۆزە گۆرانی بۆتین تلۆ ڕۆژم بە دوای وێڵمەوە گەڕێم بۆی کە ئەم دەنگانە بێنی لە پێشەوە ئیتر دوورکەنەوە دەنگی ناخۆش بەخوا دەنگی ناخۆش وەکو خواردنی کەسپیار وایە گوێی لێ مەگرن باشتر خراپە بۆ دڵ و دەروونتان کەلیمەی ناخۆش و گۆرانی ناخۆش کاگەنەوە نییە چەند کە زۆر هونەران تێگەوە یعنی شانسیشانێ زۆر سێوانی کە هونەر تێگەن ئەوانی کە چەند ساڵ کاکالە لەگەڵ ئەحمەد شەماڵە لەگەڵ کاک مەحمووە لەگەڵ ئەحمەد دەدوێشە لەگەڵ عەتا ساوشینە بەڕەحمەت بێت لەگەڵ نازانم عەلیارە و کورا ئەو هونەرمە دەدێرینانە هەر هەمووی ئێستاوانە هیچیان نانێک نییە لە هونەر بیخۆن بەڵام خەڵکی دەنگ ناخۆش ئێستا لەسەر هونەرە وەکو پاشاشی خەڵکی دەنگ ناخۆش عدد بوته عمري وخوي عدد بوته بارحاو من يقول انت هذا خو ما اسفقني حسن زام كاكا حسنة وانا بلا قني وواخي بينه وترى گۆرانی تر دێکا گەردێری بەسەر چاوەگەی گۆرانی بەڵام بار حاوتم دڵتان خۆش بکەم بینەرانی ئەوەی کە ئێستا لە پێی جەمان بینین ئێستا دیارە هەر لە
فيسبوك راسته خوي بس شوية شعوري كاجمير ساعدنا كاجمير نو ساعدنا هم بيتك شو ده تمام كاجمير نو لا تلفزيوني قرينا برنامج بيننا وبراسته خو جاركت ولا يوتيوب قرينا ميديا براسته خوي بينن وجاركت لا فيسبوك براسته خوي بينن وقرينا كانش بارشة لا تيك توكي داري بالابان ولا تيك توكي قرينا ميديا بيننا و تيك توكي كاك حسن خوش بيننا اگر تانه بدوی بگرم امریکا حسن خوی تیک توکی بنای چی هوی؟ حسن زیرک. هنوز سوا حسن زیرک تیک توکی چون که زور پرسیارتان که در سوشال میدیا چون هم کار بود زینو چون دنگ خوش و هنرمنده او خوش بیتن در تیک توک ابنسن حسن زیرک دیاره اوی خوی اکاونتکی خوی هنن و اما جم شو کازمنو لتلویزیونی کارانم برنامه دوباره کنیم دوین گورانی کیم بدیاری برنامه اگر خوی پی خوش بیم لحظة تعالى. اگر بخت اگر اونی بدی خود ده اشتی خوش نیه. بس ترسم یا خود بدی خود هذا اللي اختنا اول شو چی منو میز وی نه ماشاءالله من. كل شيء گویی میکنم نشد. اری ولی
سپاسکار حەسەنەکەم ئەمە یەکشتان پێڵام ئەم هونەرمەندە میلیە خۆڕستکانە یعنی بەوای دەنگیان تاقیکەینەوە هەمیشە بەبێ جیاز بەبێ میکرۆفۆن بەبێ سەدا هەندێک گۆرانی وێژە کۆنەکان یا لەگەڵ ڕێزماوانی کە ئێستا باخۆیانەوە گۆرانی زۆ بەناوبانگ کە هەندێنی ناو ستۆدیۆکۆڵی مایکەکەمان لێکرا لە پێش هەڵە بزان مایکەکە مارکەی چی ئەنجە گۆرانی پێڵم ئەبێت جیازەکان زۆر مین بێ ئێمە هونەرمەندە خۆڕستکە میلیانە بەوە تاقیکەینەوە وڵاکە کە دیاری و جامارە خەزان لەم گەرمایە و لەم بەم گەرمایە بەبێ مایک بەبێ جیاز ئێمە تەنهامە تاقیکردنەوە تێستی دەنگ بوو لای من لای خۆمەوە لە باسی دەرەجە بکەی لەنەوە زیاترم بۆ داناوە لە ساڵ دەستی خۆش بێ سەرکەوتووە بێ و من بەڵێنی ئێمەکە پشتیوانیە بم و ئێوەش پشتیوانی بن جەماوەرە بێ یعنی من بە خۆتان دەڵێم کاتن بۆ نان خواردن ئەگەڕن باشترین خواردنە دۆستنەوە مەسەن ئێوەش بگەڕن خواردنی ڕۆحە مۆسیقا ئەوەی دەنگی خۆش نەبێ گوێ لێ مەگرن بایەخی پێمەیە تکایە زۆر کەسی هاتۆتەوە و ساحەیە هەموو دەنگ ناخۆش و پارە پێیاکە لە ساحسادیەوە باید بۆ هونەرمەندە دەنگخۆشانە بم سواسان دەکەم چاوەڕێمان من کاتژمێن لە گەڕیانم بەنامێتان بەداوەزین من لبر أبقى لمرم نصول أي باب وكانية مسكن بالور يا سريدة وشريسي ديواني Hare
مصطفى تو علی شای نجف هر خومم بکسم تنیام روی خودم لیور نگیرم امان مرشیدم نمکی خرف امان 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 ای پریزاده ای تاکو بینا ای پریزاده ای تاکو بینا ای شاپریاک ای رومت آینا کلمت وانکن وقت فروخینا چون مفروخینا شاوی سحرامی عاشق لبینا پریزادا ای پریزادا من در خالاتم پرچمت لادایم صوفت بلادم همیش برانی خونم برانی ریم حافظم بس عبدالله کبی بشاری خونم دست خوش
زادا أحبي زادا من درخانا تمجان فرسم ندلادا صوفك الدانيان صوف دەم خۆش دەست خۆش بۆ گروپە هونەرمەندە زۆر بەتوانانە کاکە بەهاجان کاکە بەهای ئەکادیمی کاکە بەهای هونەرمەندی دێرین کاکە فواد لە شاری سنەی خۆشەویستەوە مامۆستا سەلیمی کەمانچە کاکە بابانجان تەواو ناو هەمووی لەسەر خۆشەویست کاکە زارۆ ناوەکانیان بڵێ سارۆز کوڕی کاکە فوادە کاکە کوڕی کاکە ئەی ئەم کاکەیەمان کاکە یەزان برادریەوە تامان کاکە ڕەحیم باڵەبان سپاس دەکەم هاوکارمان هەموو شوێ ئێرە ئەم شوێنە ڕاستە چایخانەی مەڵکەنی لە